یەکێ لە خوێندنگاکانی شاری سلێمانی خۆشەویست خوێندنگای دڵداری بنەڕەتیە کە ئەم خوێندنگایە بەدەر لەوەی کە سیستەمی پەروەردەی خۆی ڕۆژانە بەڕێ ئەکات مامۆستا و بەڕێوەبەر و ئەو کەسانەی کە لەوێ کار ئەکەن هەمویان بە شێوەیەکی گشتی لەگەڵ خوێندکارە خۆشەویستەکانە هەماهەنگی بتوانن سیستەمی خوێندن بەڕێکەن بەڵام لەوە گرنگتر ئەمان هەوڵێکی تریان ناوە بیرۆکەیەکی تریان کردووە ئەژین ئەویش ئەوەیە کە توانیوانە لەناو خوێندنگاکەی خۆیان هەستێکی مرۆڤانە بۆ نەخۆشخانەی شێرپەنجە ئەو کەسانەی کە لەوێن نەخۆشن و ئەم گرفتیان هەیە ئێمە هەمیشە و تومانە ئەو نەخۆشخانەیە نەخۆشخانەی هیوا نەخۆشخانەی شێرپەنجە یاخۆ کەسانیم گرفتیانەیە هەمیشە کەسوکاری ئێمن کەسی ئێمە ئەو مناڵانە کە لەوێن هەمووی مناڵ و کەسوکاری ئێمە یعنی هەمیشە جیاواز نین لە ئێمە بەڵام تۆ چەند گرنگە هاوکاریانکەی من لە سەرەتای باسم کردیانی زۆر جار هاوکاریەکان بە هەر مادی نییە زۆر جار معنەویە زۆر جار هاوکاریەکان ڕۆحیە مرۆیە ئەم خوێندنگایە هەستاون لەناو خوێندنگەکەی خۆیانە هەڵمەتێک یاخۆ شێوازێکی جوانی مرۆییان جێبەجێ کردووە لەسەر بیرۆکەی مامۆستایەکی بەڕێز و بێکمان لە پشتیشەوە بەڕێوەبەر و مامۆستاکانی تریش هەمویان هاوکاری بوون کە توانیەتی لەگەڵ ناو خوێندکارەکانی خۆیان هەڵمەتێکی هاوکاری بۆ نەخۆشەکان کە ئەم هەڵمەتە لەوانەیە مادیەکەی زۆر نەبێت بەڵام هەڵمەتەکە جوانیەکەی لەوایە کە تۆ چەند هەستێکی جوان لای مناڵ دروستەکەی کە هاوکاری برا خوشکەکانی بکا کە نەخۆش و گرفتێکیان هەیە لە شێرپەنجە ئێمەش بە گرنگ مازانی کە ئەم قوتابخانە خۆشەویستان خوێندنگا خۆشەویستی کە دڵداری بنەڕەتیە هەم بەڕێوەبەرەکەی هەم مامۆستایەکی ئازیز و هەم خوێندکارێکی نمونەیش و هاوڕێکانیشی بێگومان هەمویان هاوشێوەی ئەم خوێندکارن ئێمە دەستخۆشیان لێکەین لا ئێمە میوان ئەوانیش زۆر بەڕێز کاکە سەلام حمەڕۆف کا بەڕێوەبەری خوێندنگای دڵداری بنەڕەتیە و مامۆستا پەیمان هەڵکەوت مامۆستای هونەرا لە خوێندنگای دڵداری بنەڕەتی و خوێندکارێکی خۆشەویست کاکە ڕێهاڵ یوسف وەکو خوێندکاری پۆلی حەوت لە خوێندنگای دڵداری بنەڕەتی ئێستا لە ستودیۆ لای ئێمە میوان زۆر بەخێربێن سەرەتا دەستخۆشیتان لێکین سپاس بۆی کە توانیتانە بیرۆکەیەکی ئاوا لەم شێوەیە جێبەجێ بکەن و بتوان هاوکاری مناڵەکان کەن مامۆستا ئەرسەلام حەزەکەم وەکو بەڕێوەبەری خوێندنگاکە لەوە دەست پێ بکەین سیستەمی خوێندن ئەم ساڵ ئەبوایە تۆزێک زیاتر گرنگیمان پێ بچکە چەند ساڵی ڕابردوو گرفتمانە بوو نەماتوانی بە باشی جێبەجێ بکەین لەوە ئەم ساڵ ئێوە تا چەند خوێندنگاکەتان بە شێوەیەکی باش سیستەمی پەروەردەی خۆی بەڕێوەبات سپاس بۆ جەنابتان سپاس بۆ کورساتی عزیز پێم باشە لێرەوە درود و سڵاوێنم بۆ ڕۆحی پاچی و شەهیدانەی کە هەمیشە خوێنن دەبەخشن لە پێناوی پاراستنی خاچی کوردستانە سەرم نەویەکەم لە ئاسی گۆڵکۆیانە دیارە هەکوز لای جەنابتان ئاشکرایە بەهۆی ئەم زروفە نەهەموارەی کە ڕووکردو کوردستان بەهۆی ئەم کۆڤید ئەم ڤایرۆسەی کە ڕووکردو کوردستان نەتوانە وەکو پێویست کە پەروەردە وەکو پێویست بتوانێت ئامانجی خۆی پێشێ پرۆسی پەروەردن وەکو لەم چەند ساڵی ڕابردووە توانرا وەکو تۆزی هاتووەتە دواوە دیارە بیرۆکەی ئەم کارە لێوە چۆن لەشووە سەردەگری ئێمە بەرنامەیەک هەیە بەرنامەی بریتیش کانسەڵ کە چەند ساڵێکە لە قوتابخانەکان پیادا ئاکرێت لە زمینەوە قوتابخانەیە ئێمە کە ئەو بەرنامەیە پیادا ئاکەین زۆر یاکەم توانیمانە کە ئەو بەرنامەی پیادە بکەین ئەم بەرنامەیە کە بریتیش کانسڵە کە پێگاتوە لە بوار و چەند ستاندەرێت لە زمینی ئەم ستاندەرانەیە کە کار و چالاکی و فەرمانیوێ ئێمە لیژنەیەکمانە قوتابخانە لیژنەی پەروەردەی قوتابخانەکە ئەم لیژنەی پێگاتوە لە چەند مامۆستایەک توێژەری کۆمەڵاتی سەرۆکی لیژنەی دایباب دیارە ئەم لیژنەیە لە سەرەتای ساڵە چەند ستاندارێکمان دیاری کرد لە قوتابخانە کە بتوانین ئەم ساڵ کاری لەسەر بکەین و چالاکی خۆمان تێ ئەنجام بدەین لە زمینی ئەو ستاندارە توانیمان کە ئەم چالاکیە بخێنە هیچێک لەو ستاندارانەوە کە ئەنجام بدەن بەڵام بەس بە هەرێک خۆمان سپاس بخوا توانیمان چالاکیی جوان ئەنجام بدەین کە دەنگ و سەدایکی باشە بوو ڕنگدانەوەی باشە بوو و هەم لەلایەن خوێندکارانەوە هەم لەلایەن باوکانەوە هەم لەلایەن سۆرانی بواری پەروەردەوە کە دەستخۆشی باشمان لێگەڵ سپاسیان کردین دەستەکانە خۆش بە مامۆستا پەیمانگیان سڵاو لێ بەبانی و باش بابزانم بیرۆکەکە چۆنچۆنی لە لای بەڕێستان دروست و ڕەنگە ئەم بیرۆکەیە یاخود با بڵێن ئەم کەمپینە زۆربەمان لە وڵاتانی دەرەوە بینی بێتمان کە ئیشێکی هاوشێوەی ئەمە ئەکرێ خوێندکارەکان هەر لە مناڵیەوە فێری ئەم کارانە ئەکرێن بیرۆکەکە چۆنچۆنی گوازرایەوە بۆ تۆ ینی چۆن چی وای لە تۆ کرد کە بیرەوە بکەیتەوە کە ئەم کەمپینە هاوشێوەی وڵاتانی تر لە لای خۆشمان ئەنجام بدرێت لە ناو ڕاستە بەڵێ ئێمە
لەگەڵ مامۆستاکانمانە لە ئیدارە دانیشتین وتم پێشنیارم کرد بە مامۆستاکان وتم چۆنە شتێکی وا بکەین لە خوێندنگاکەمان بە یارمەتی تەلەبەکان بە یاخود تەلەبەکان هەست بکەن کە چەندەها مناڵ هەیە وەکو ئەوان و پێویستیان بەوەیە یان پێویستیانە وەکو ئەوان بژین و خوێندن بکەن و وەکو ئەوان بن لەناو مناڵەکانە. ئیتر وتمان لەگەڵ مامۆستاکانی هاوڕێمان وتمان چین پێشنیارەکەین بە مامۆستا ئەرسەلان بزانین بە خۆشحاڵیەوە چوین بۆ لای مامۆستا ئەرسەلان و ئەم بیرۆکەیمان پێشکەش کرد زۆر یارمەتیین و زۆریشی پێخۆش بوو وتی چی پێویست ئەکات بیکەن لە خوێندنگاکەمان یعنی چەند شتێکی ئەویست یەکێک لەوانە کە ئێمە یەک بێک خوێندکارەکان پێی بڵێن ئێمە ئامانجمان چییە ئێمە پێویستمان بەم بیرۆکەیە بەڕاستی کە بە خوێندکارەکانمانەوت لە ئێمە زیاتر بەچێژ بوون یعنی ئەمانوت پۆل پۆل ئەگەڕام ئەموت ئێمە خواردن دروست ئەەکەین ئێوە خۆتان خواردن بێنن ئێمە لە حوشەی مەکتەبەکەیە بازارێک دروست ئەەکەین بازارەکەش خۆتان خواردن بێنن ئیتر یعنی زۆر پێیان سیر بوو مامۆستا خواردنەکەی ئێمە چۆنە بێ وتمان ئێمە ئێوە خواردن بێنن ئێمە ئەیکڕین ئەوانیشی کە نایهێنن تۆ ئەمڕۆ حەزت لە یاپراخە ڕفیقەکەت بریانیەنەوە تۆ بریانی بکڕا تۆ ئەوە بکڕا مامۆستا زۆر خۆشە ئەین زۆر بە خۆشحاڵیەوە سپاسی دایک و باوکەکانەکەم توانیان خوێندکارەکانیان بە شێوازێکی ئاوا خواردنی بۆ دروستکەن و بینێرن و بازارێکی بچکۆلانەمان دروست کرد لە حوشەی مەکتەب و بە خۆشحاڵی و بە یارمەتی مامۆستا و مامۆستاکانی هاوڕێشم و کارێکی جوانمان کرد بۆیان ئیتر وای لە هاتبوو لە حوشە ینی ببوو بە بازارێک هەموو هەر کەسە و خوێندکارێک و خواردنێکی جیاوازی ئەهێنا بوو یعنی هاواریان ئەکرد تکایەت خوا لێمان بکڕن ئێمە بۆ هیوامان ئەوێت ینی ئەوەنە بەچێژەوە ینی هەستیانەکە لە ناو بازاران خواردن بفرۆشن ئیتر ئێمە مامۆستایان و چەندین دایک و باوکیش هاتبوون سپاسیان ئەەکەم هاتبوون خواردنیان ئەکڕی ینی ئێمە ئەیکڕین ئێمە پێویستمان پێێتی خواردنی جۆرا و زۆر بەڵێ چێژێکی زۆر تایبەتی ینی خۆمان هەستمان بەوە ئەکرد کە خوێندکار ئەوە ئەکات هاوارێکرد مامۆستا خۆ قاپێکم لێ بکڕە قاپێک ئەوم لێ بکڕە ینی زۆرمان پێخۆش بوو بە خۆشحاڵیەوە توانیمان ئەگەر هەر کەمیش بێ بڕێکی کەمیش بێ یارمەتێکی بگەێنینە نەخۆشەکانی هیوا و بیگەێنین بەو مناڵانی کە پێویستیان پێێتی پێویستیان بە ژیانە ئەگەر شتێکی کەمیش بێت بەڵام بە خۆشحاڵیەوە دەستان خۆش بووی کە بیرۆکەیەکی لەم شێوەیە جێبەجێ کراوە بە یارمەتی مامۆستا ئەرسەلان و بەڕێبەر و وەتەواوی مامۆستاکانی کەش ئەمڕۆژ کاکەمە هەمووان لایوەکو خوێندکارێک من بەڕاستی جێرێک سەوتم یەکێ لە خوێندکارەکان بێن چکە هەستی ئەوان جیاوازترە چکە ئەوان ئەزانن بۆچی ئەیکەن من کاکە ڕێڵ زۆر بەخێربێ من حەزەکەم لەوە دەست پێ بکەم زانم ئەم ساڵ وانەکانتان باشی بەڕێوەچێت الحەمدولله یعنی شتێکی زۆر خۆش بوو کاتێک کە بتوانی لە ئاوا شتێکی وا بکەیت و بە بڕێکی کەمیش بێ بتوانی یارمەتیەکی نەخۆشخانەکان بیت یعنی شتێکی زۆر خۆش بوو کاتێ شتێکی ئەفرۆش یان شتێکی ئەکڕی هاوڕێکانی ئەهاتن ئیتر پێ ئەکەنین باشە من پرسیارەکەم بوو پێشەویست نەچوومە لای بابەتەکە وتموانەکانی خوێندنگاتان باش بەڕێوەچێت الحەمدولله زۆر باشە کە مامۆستا بیرۆکەیەکی ئاوا لەم شێوەی بە ئێوە وت ئێوە کە ڕۆشنە ماڵەوە چیتان بە ماڵەوەت وتان چیەکەین ئێمە وەڵاوتمان ئیتر بۆ ئەو ڕۆژەی کە دایاننا بەتەما بووین ئیتر هەنێکی خواردن نەبات و هەنێکی پارێ و ئیتر ئەو کەسە زۆریان پێخۆش بوو زۆریان پێخۆش بوو دەست خۆش باش تۆ فێری چی بوویت لەم کارەوە یعنی ئێستا ئێوە تقریبن تەمەنێکی زۆر مناڵتانەیە بەڵام هەڵتانداوە کە هەر لە مناڵیەوە خۆتان هەنێک بابەت بفرۆشن بەدەر لەوەی کە فێری ئەوە بوون کە ئەگەر لە گەورەبوونتانە دواتر کارێکی هاوشەوەی ئەمە بکەن ئەمە ئەزمونێکی مناڵی بێ بۆ ئێوە فێری چیتر بووی لەم کار فێری ئەوش بوون کە بتوانین یارمەتی خوشکبراکانمان بینەوە یعنی دەرلۆش کە گەورە بین بتوانین چینە سەر ئیشی خۆمان و چۆن بەڕێوەبەرین دەستان خۆش بێ سپاس بۆ تۆ بۆ تەواوی هاوڕێکانیشێ و لە هەمووشی گرنگتر سپاس بۆ خانەوادەکانتان چکە ئەوان پشتگیری ئێوەن و ئەوانیش هەستیان بۆ بەرپرسیارەتێ کردووە کە هاوکاری ئەوە بکەن بە تۆ بڵێن ئەوانە خوشک و برایتۆنەوە زۆر دڵخۆشیەکە لە دەمی خوێندکارێکەوە ئەو مامۆستا ئەرسەلان بێمەوە لای بەڕێزت ینی بۆ نمونە لە خوێندنگایەکە لەوانە ڕۆژانە پێویست بێ وانەکان جێبەجێ بکرێت بەڵام ئەم ڕۆژێک ئێوە دیاریتان کرد لەوانەیە تۆزێ کاتێکی بوێت و خوێندکاران لە حوشەکە کۆبنەوەکو مامۆستا ئاماژەی پێ هەندێک دایک و باوکیش بێن بیانێ بزانن چۆن ئەمە بەڕێوەچێت چۆن کاتەکەتان دیاری کرد دیارە من وەکو عەرزم کردین لیژنەیەکمانە لیژنەی پەرەپێدانی قوتابخانە بڕیارمانە کە دوو ڕۆژ دیاریکەن چۆ قوتابخانەکەمان سیستەمی دوو دەوامە بڕیارمانە دوو ڕۆژ دیاریکەین بۆ ئەوەی کە
بتوانین ئەو بازاڕی تا دروست بکەین و پێم خۆشە سپاسی کاک هاوتا بکەم کە بەڕێبەری فرۆشگاکە کە دوو ڕۆژ فرۆژگاکەی بۆ داخستین تەمەن کە بیرۆکەمان پیاوتمان مەبەستمان شتێکی ئاوا بکەین تەمەن بە خۆشحاڵی وتی زۆرم پێخۆشە خۆشی هاوکاری کردین دوو ڕۆژ فرۆژگاکەی داخست و بڕیارمانە کە هەم وانەکانیشان نەفەوتێ بڵین ئەو ڕۆژێ بۆن 6 دەرزە 3 دەرزیمان خوێن دوایەوە 3 دەرزیمان کرد بۆ بازارە کاکسە کۆ زیاتر مەبەستم ئەوەیە لە قسە بکەم ئامان ژێمە چی بوو لەم کارەیە خۆک بۆ جەنابەت ئاگاداری دیارە مێژوی ئەم شارە گبرێتەوە مێژووی ئەم شارە حیاتی کە جنای مەجاالە هەمیشەی وت شارە حیاتەکە ئەم شارە بەوە بەناومەن کە هەمیشە لە پێشەنگی فیداکاری و قوربانیدان و بەخشندایە بەنی خەڵکی بەخشندەی زۆر تێدایە هەمیشە ئەم شارە پێشەنگ بۆ لە بەخشینە دەبێت لەم کارۆ ئەوە با قوتابیەکانمان بڵین کە خەڵکێک هەبوو لەم شارە کە توانێتی ماڵ و سەرەوت و خوێنی خۆی بەخشە لە پێناوی ئەم شارەیە ماڵەکەی بەخشە لە پێناوی ئەم شارەیە ئەبێ ئەم نەریتە بگوازنی بۆ ناو خوێندکارەکانمان هەمیشە بە خوێندکارەکانمان بڵین دەبێت ژیان کاتێک جوانە کە هەمومان بەیەکەوە بین بە هەمومان تاواکەری یەکتر بین بەیەکەوە دەتوانین ژیان جوان بکەین ئەبێ ئەم نەریتە بین ناو خوێندکارەکان بەوافی ئەم بکەین کە ئێمە ئەبێ هاوکاری یەکتر بین تاواکەری یەک بین ئەبێ ئاگامان لە ئێش و ئازاری یەکتر بێت دیارە ئەمە زۆر بڵێ شتێکی بچوو بوو بەڵام پەیامیشی جوان بوو بۆ خەڵکی سەرمایه‌داری ئەم شارە دەوڵەمەندەکانی ئەم شارە کاتە ژیان جوانە کە هەمومان بەیەکەوە بین دیارە لە ڕێم پەیامەوە توانین پەیامێکی گەورە بگەینین کە لە ڕێی خوێندکارانی قوتابخانەکەمانەوە ئەو پەیامان گەن بە خستخانەی هیوا بە نەخۆشەکان کە ئێوە تەنیانین خوێندکارانی قوتابخانەی دڵدارتان لەگەڵایە کە هیواتان پێبەخشن کامیشە لەگەڵ ئازارەکاندان نەک بڵین ئەوەی لێوین تەنیا قەتیسکراوین نەخێر خوێندکارەکانی دڵداریش هەمیشە لەگەڵتانان ئەگەر بە کلێنیش بێتوانیمانە کلێنیش بچووک پڕکەینەوە لە خستانیەوە وە سپاسی بەڕێوەری خستانەکەین وەستافی ئەو ستافە جوانی کە لەو نەخۆشخانەیە کە هاوکارمان بوون کە لەگەڵمانە بوون حەزەکەم یەکشت بۆ جەناب بجێڕمەوە لەو کاتە نزیکەی هەفتا گوڵمان هێنا بوو ئەمان بەخشی بە مناڵەکان زۆر جوان بوو مناڵی تیا بوو ئاهاوی توخوا گوڵاکشینەکەم بۆ بگەڕە بە گوڵە سوورەکە زۆر بەلای زۆر ینی بەڕاستی تاموچێژ و هەستێکی شعورێکی باشی بە ئێمە بەخشی وای لێکردن کە ئێمە بەردەوام لەم کارە ئەم کاری کە گوڵمان توانین فراوانتری بکەین من پێم خۆشە کاکسەکەوە سپاسی ستافی مامۆستاکانم بکەم ستافی ئیدارە مامۆستا هاشم مامۆستا ئەسعەد و تێگەڕێی مامۆستا جوانەکان مامۆستا نووسەیبا و لە زمانی ئێوانە کاک حاجی سەرۆکی لیژنەی دایباب کە هیچێکە لە پیاوە جوانەکانی ئەم شارە کە هەمیشە پێشەنگە لە خزمەتکردنی بواری پەرۆدا کە هەمیشە پێشەنگە لە کردنەوەکانی کلێنەکانی قوتابخانەکەمان دەستە خۆش بە مامۆستا پەیمان بۆ ئیشەڵا بۆ ساڵی داهاتوو لە بەرنامەتانە هەیە هەمان بیرۆکە دووبارە بکەنەوە یاخود هەنێشتی تریشی ئەگەر بۆ زیاد بکەن لەم جارەیە بە تۆکمەتر داخل ببێت چونکە ڕەنگە لە زۆربەی وڵاتان هەنێک بابەتی تریشماندی بێ ڕەنگە لە ڕێگەی مناڵەکانەوە کاتێکە سەردانی نەخۆشخانەکانە کرێ بە کۆمەڵێک میوزیک بە کۆمەڵێک گۆرانی لەلایەن مناڵەکانەوە پێشکەش بە نەخۆشەکانە کرێ ڕەنگە ئەمە خۆی لایەنی دەرونیان هێندە ئارام بکاتەوە کەمێک لە ئازارەکانیان بیر بەرێتەوە لە بەرنامەتانە هەیە بە هەمان شێوازی ئەم ساڵ و کۆمەڵێک شتی تر ئیزافە بکەن لە ساڵی بەڵێ ئەم ساڵ کە ڕۆشتین بۆ خەستەخانەی هیوا و چەند خوێندکارێکمان هەیە تەنانەت خۆشیان ناوناوە تیپی موزیکی دڵدار توانای باشی هونەریان هەیە موزیک بە هەموو شێوازەکان و کەمان و دەف و ئۆرگ و هەموو ئەمانە یعنی عەسفەکەن ئیتر تەنانەت خوێندکارێکیشمان برد بۆ خەستەخانەی هیوات مناڵەکانمان کۆ کردەوە لەوێ و زۆریشیان پێخۆش بوو بڕۆ بکە یعنی هەمویان ئەوە دانیشتبوونە سەر کورسێکە چاوەڕێ بوون خوێندکارەکەی عەسفکە بۆیان بەڵێ بەدڵنیایی ئیشەڵڵا گەر بەردەیم بێت ساڵێکی تر هەموو تیپی موزیکی دڵدار بەرین بۆ ئەوەوە پێشنیاریشمان کرد بۆ خەستەخانەی هیوا وتمان ڕقمی خۆمانمان نانێت تەنانەوتمان ئەگەر پێویستیشتان پێ بوو بۆ ئەم ساڵی ژیان مناڵەکانمان پێویستیان بەوە بوو کاتمان بۆ دانێت نێمەین بۆ لای مناڵەکان زۆریشیان پێخۆش بوو بە خۆشحاڵی وەسپاسیانەکەین پێشوازیەکی زۆر باشیان لێکردین و زۆریش خۆشحاڵ بوون بە ئێمە ئیترکە یعنی موزیکەکەیانین کرد بۆیان هەمووی چەپڵۆ و بەڵێ بەدڵنیاییەوە شتی باشتر ئینشاءالله ساڵێکی تریش بێت بەردەوامە بین لەسەر ئەمە دەستان ساتێکی دڵخۆشی ئەوان گەورەیەک و بەخشندەیەکی ئێوە بەخشێ بەوان وە ئێمە هیوادارین وەکو مامۆساش ئاماژەی پێیا خوێندنگاکانی کەشمان هەست بۆ بەرپرسیارەتی بکەن چکە سیستەمی خوێندن سیستەمێکی پەروەردەییە زانست و زانیاری فێرەبین بەڵام هەستی مرۆڤایەتیش لەم بابەتانەوە توانین بیگەێنین بە ناو کۆمەڵگاتی خۆمان چکە شارەکەی خۆشمان هەمیشە پێشەنگ بۆ لەوەی کە چۆن دەستی هاوکاری ئەگەێنێ ڕەهێڵ
ئێوە لە ناو خوێندکارەکان خۆتانە چۆن باسی ئەمەتانە کرد ئەتان و ئەمە بۆچی ئەەکەین ئێمە وەڵایی تر خۆ مامۆستاکان سپاسیانەکەین باسییان کرد کە بۆ کۆمەک و هاوکاریە بۆ نەخۆشخانەکان ئیترەوەیە هەستێکی خۆش بیانی تۆ چەند دڵخۆش بی کاستەکرد یەکێک لەو نەخۆشانە پێیەکەنێت دڵی خۆشە میوزیکی بۆ لێتێ بۆ ڕادەیەک هەستم کرد برایەکە یان خوشکێکی خۆمە کە ئاوا چاکە بێتەوە دەستەکانە خۆش بێ بێگومان دەستخۆشێکی زۆر زۆرتان لێکن چونکە ئەم کارە دوو دیوی هەیە دیوێکیان ڕۆحی هاوکاریکردنەکەی دیوەکەی تریان ئەوەیە کە هەر لە مناڵی و مناڵەکانمان فێری ئەوە بکەین کە پێویستەکە کە ڕۆحی هاوکاریان هەبێ پێویستەکە کە ئەگەر ئەوان ژیانێکی زۆر باشتر و خۆشتریان هەبێ هەم هەست بە نعمەتەکەی خۆیان بکەن هەم بتوان کە یارمەتی ئەوانش بدەن کە بە هەمان شێوەی ئەوان ژیانێکی هاوشێوەی ئەوانیان نییە دەستەکانتان خۆش بێ